ئیماندارانی خۆشەویست مسلمانە بەڕێزەکان، باسی یاسایەکی تر لە یاسا قورئانیەکان کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەصحابەکانی خۆی لەسەر پەروەردە ئەکرد. یاسایەکی زۆر گرنگە خۆشەویستەکانم، پەیوەندی بە پایەیەکی گرنگی پایەکانی ئیمان و باوەڕەوە هەیە کە ئەویش باوەڕهێنانە بە قەزا و قەدەر. ئەم یاسایی کە باسیەکەین ڕاستەوخۆ پەیوەندی بەو پایەوە هەیە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی بەقەرە ئاەتی 216 ئەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. هروها خوای تەعالا لە شوێنێکی تری قورئانە لە سوورەتی نیساء ئاەتی 19 ئەفەرمێ فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. لم دو آياتوا أو قاعدة قرآنية استنباط أكري هلا قوازري كأويش أويا جاري واهيا شتيلك خوائي هينيت الريقاي تو ظاهركي تو وازاني شر تويتيا بلام خير وبركتك زوري تيا بوتو ما في شوانا كشيو يعني زور مسائل هي تو لجيانا زورت بينا خوشكات ديت الريقات زور بي بطاقة بي اتشتكم بيواندي بالدين وهبي ببواري جستي وهبي وكو چون او آياتي كم او يدو سطو شانزك لباري جهاد وخواي تعالى او آياتي دابزان كاتي خواي تعالى فرموي كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. لبواري ديني چونکە جهاد عبادتێکی گەورەیە و بە بەدەن و بە جەستە ئەنجامەدرێ و هەروەها لە بواری دنیاییش و لە بواری دەرونیە کە ئاەتی دووهەم سوورەتی نیساء ئاەتی 19 خوای تەعالا باسی حاڵەتی جیابوونەوە ئەکا لە بەینی ژن و مێردا کە پیا و جاری وا هەیە حەز لە ژنەکەی ناکە و ئەوێ تەلاقی بدا. ئەمە مەسئلەیەکی دنیاییە و کاریگەری هەیە لەسەر دەرونی هەردوو لەم دوو حاڵەتەیە خوای تەعالا لە عیبادەتەکەیە و لە عادەت و دنیایەکە یعنی دینی و دنیایی جەستەیی و دەرونی خوای تەعالا ئەفەرمێ ئەم قاعدە و یاسایەتان بیر نەچێتەوە کە عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. نەکەن ئەی مسلمانان قینتان لە شتێک بێ کە ئەو شتە جاری وا هەیە خێر و بەرەکەتی تایە بۆتان، جاری واشێ تۆ حەز لە شتێک ئەەکەی ئەو شتە شەڕی تایە بۆ تۆ خێری تیانە بۆ تۆ. لەبەرەوە خۆشەویستەکانم ئینسانی مسلمان لەم ژیانە دائیمەن لە حاڵەتی تاقیکردنەوەیە، دائیمەن لە بین خۆشی و ناخۆشیایە. من زۆر جار عەرزم کردن کە مەرج نییە ئەم دنیاە هەر هەمی هەر خۆشی بێ. دنیا جێی خۆشی نییە خۆشەویستەکانم. ئێمە ئەگەر وا تێ بگەین حاڵەت تێگەیشتوین. دنیا جێی تاقیکردنەوەیە، جاری وایە تاقیکردنەوەکان خۆشی تایە لەگەڵ ئارەزووتە ئەگونجێ حەزی لێ ئەەکەی، جاری وای شەیە تاقیکردنەوەکان ناڕەحەتیە ناخۆشیە. جا ئەگەر ئیمانت قایم نەبێ بە قەزا و قەدەر، ئەگەر ئیمانت وا نەبێ کە خوای تەعالا دائیمەن تۆی خۆشەوە و چاکەکانی بۆ تۆ هەڵبژاردووە، بەڕاستی زوو ئەفەوتەی، زوو لە ڕێگا لا ئادەی. هەر لەبەرەوە خۆشەویستەکانم لە زۆر شوێنی قورئانە خوای تەعالا جاری وا هەیە ئەوەمان بیر ئەخاتەوە و هەروەها لە حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم. ئەو دوو ئاەتە کە باسم کرد ئەوە ئاەتی قورئان وەکو دەق وەکو نەص و لە حەدیثی شا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە فەرمێ عەجەبەن لأمر المؤمن، ئەفەرمێ کاروباری مسلمان زۆر جێی سەرسوڕمانە. إن أمره كله خير، أفرمي كاروباري إنساني مسلمان حموي خيرا وليس ذاك إلا
لأحد إلا للمؤمن أو بو كسي شنية إلا بو إيمان دار نبي إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. أجر إنساني مسلمان لجياني دنيا خوشي بيت الرقاي أم دڵخۆشی ئەو خۆشیە دڵخۆشی بەو خۆشیە وای پێ ناکە زیادە ڕەوی بکە لە خۆشی لە خۆشحاڵ دەربڕینە زیادە ڕێوەک وای پێ بکە ناشەرعی بکە. جاری وا هەیە خۆشیەکە تووشە بێ لە دنیا سەرکەوتنێکە لە بوارێک لە بوارەکانی ژیانتە بەدەستهێنانی شتێکی خۆشە ئەوە وات پێ ناکە ئەممەنە خۆشیەکانت زیادە ڕەوی تیا بکەی لە سنوور دەرچی چونکە تو ئەزانی دوای هەموو خۆشیەک تەکید ناخۆشی شتێ. ئیسە تۆ زۆر دڵت خۆشە خوا مناڵێکی پێدای بەس دڵنیا بەو مناڵت نەخۆشەکە فێ ئەمرێ ناڕەحەتی ئەبینی بەهۆی ئەو مناڵەوە یعنی ئینسان کاتی ئەو مناڵی پێدا خوای تەعالە دڵی خۆش بێ شکری خوا بکا لەسەری نەک زیادە ڕەوی بکاو لە سنوور دەرچێ. هەروەها ئینسانی ئیماندار ئەگەر تووشی ناڕەحەتیش ببێ لە دنیایە ناڕەحەتێک وای پێ ناکە خوا نەخواست ناشکری بکە یا قسەی غەڵەت بکە بەڵکو سەبرەگرێ و ئەزانێمە تاقیکردنەوەی خوایە و بەو سەبرە ئەجر و پاداشتی دەسەکەوێ و ئەمە هەرگی بۆ ئیماندار خێرە. بەڵام بۆ غەیری ئیماندار وانیە غەیری ئیماندار لە کاتی خۆشیە زیادە ڕەویەکە و لە کاتی ناخۆشیشە هەر زیادە ڕەویەکە ناشکریەکە ئەو کاتە قوڕەکا بەسەر خۆیە. بەرامبەر بم قاعیدە یاسا قورئانیە ئینسانی ئیماندار ئەبێ چەند خاڵێک ڕەچاو بکە. یەکەم ئینسانی ئیماندار ئەبێ ڕازی ببێ بە قەزا و قەدەری خوا هەر چۆن بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ذاق طعم الإيمان من رضي بالله ربه وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. ئەفەرمێ کەسێک چێژی ئیمان شیرینی ئیمان ئەچێژێ کەسێک شیرینی ئیمان ئەچێژێ ئەگەر بێت و ڕازی ببێ بەوەی کە خوا پەروەردەگارێتی هەر شتێک لەلایەن خواوە هات تۆ پێی ڕازی و ڕازیشە کە ئیسلام دین و یاسایەتی و ڕازیشە کە محەممەد صلی الله عليه وسلم ڕسول و پێغەمبەرێتی ئەو کەسە شیرینی ئیمان ئەچێژێ. بەڵام ئەگەر خوا پەنامان دایکێک لە مادەتیانە بێ ئەبێ ئاگات لە خۆت بێ وریابی کە تۆ ڕازیت بە قەزا و قەدەری خوای پەروەردگار دائیمەن بیرەکەی تۆ ئەڵەی لە دوای ئەم شتەوە کە ڕووەدا مەسەڵەن ناخۆشیەک دێتە ڕێگات دائیمەن بیر لەواکەی تۆ ئەڵەی ئیلا خێرێکی تایە من پێی نازانم. لە بەسەرهاتەکەی پێغەمبەر موسا و خەضیر عەلەیهیمە السەلام لە قورئانە کە خوای تەعالە باسیەکە کە موسا دەرس لە ئەبێ بە تەلەبەی خەضیر و دەرسی لێ وەرەگرێ لە شوێنێکە لە شوێنەکان خەضیر مناڵێکە بینی و ئەیکوژێ. موسا زۆر بێتاقەتە بێڵێت چۆن ئەو مناڵات کوشت ئەو مناڵە گوناحی چییە تاوانی چییە و دایک و باوکی بۆی بێتاقەتە بن و زۆر جا ئەویش لە کۆتایە ئەفەرمێ ئەو مناڵە ئەبێتە سەبەبی ئەگەر بمێنێ ئەبێتە سەبەبی ناخۆشی بۆ دایک و باوکی یعنی ئەو مناڵە ئەبێتە مایە ئەوەی کەوە ئەو دایک و باوکە لە ژیانە ئیسراحەت نەکەن. جا خوای تەعالە بڕیاریدا بەو مناڵیە بیباتەوە بۆ لای خۆی ئەو مناڵە ئەباتەوە بۆ لای خۆی مناڵێکی تریان پێ ئەبەخشێت کە خێری دین و دنیای تیابێ بۆ ئەو دایک و باوکە. زاهیر کاتێ مناڵێکت ئەمرێ تۆ زۆر بێتاقەتە بی زۆر غەمبارە بی بەس نازانی لەوانەیە ئەو مناڵە کە ئەمرێ خوای تەعالە وا داینابێ تعویزی بکاتەوە بە شتێک بۆ تۆ زۆر زۆر لەوە باشتر بێ کە ئەگەر بۆتی بێڵایە. ئەمە وامان پێ پیشان ئەدا کە دائیمەن ئینسان تەماشای دوای ئەوە بکە هەنێ شتێ خوا ئەیزانێت تۆ نایزانێت بۆیە خوای تەعالە لە کۆتایی ئاەتەکە فەرمێ والله يعلم وأنتم لا تعلمون زۆر شت هەیە خوا ئەیزانی ئێوە نایزانن. ئافرەتێک لە شوێنێکە نووسی بووی ئەم بەسەرهاتەی من بەسەرهاتێکی حەقیقیە یعنی ڕاستە وتی من گەنج بووم کەسێکی نزیکی خۆم هاتە داوام زۆریش پێ خۆشحاڵ بووم ئەویش زۆر پێ خۆشحاڵ بووم مارەی بڕیم پێش گواستنەوە من تووشی ئازارێکی زۆر توند هاتم بردمیان بۆ دکتۆر دوای فەحس و ئەوانە دەرکەوت کە من ڕەحمم لەت بووە
مناڵدانی لەت بووە و دوای هەندێک تحلیلات و ئەوانە دکتۆرەکە پێی وتم وتی تۆ مناڵت نابێت تەواوی تریانی دوویانیش ببی مناڵەکەت لەبار ئەچێ و مناڵت نابێت وتی طبعا زۆر زۆر زەحمەت بوو لەلام چونکە ئێمە خۆشیمان ئەنوان لە حاڵەت مارە بڕینا و ئەڵێ ڕۆژانە دەستگیرانەکەم وێنەی بۆ ناردم لە ڕێگای واتس ئاپۆ کە ژووری خەوتنەکەمان ئابەم شێوەیە و ڕەنگی پەردەکان ئاوایە و ماڵەکەمان ئاوا ڕازێنینەوە ئەڵێ زۆر یعنی چاوەڕوانی ئەو ڕۆژە بم کە بمگوازێتەوە ئەمە زۆر سەدمەیەکی قورس بوو بۆ من و لەوەش قورستر ئەوە بوو چۆن ئاگاداری ئەو بکەمەوە چۆن پێی بڵێم حاڵەتێکی ئەبەو شێوە هەیە ئەڵێ تەلەفۆنی بۆ کردم وتی وەزع چییە چی بوو وتم واللهی هاوردم و بردم و ئەمانە و لە ئەخیرا وتم واللهی دکتۆرەکە واڵێ نەتیجەکان فەحسەکان واڵێ وتی چاوەڕوانی بووم کە ئەویش مووقفێکی ئیجابی هەبێ هیچ نەبێ یعنی دڵم باتەوە وتی دەی وەڵا منیش بە تۆ ڕازی نابم و مۆبایلەکەی داخستە سەرما و محاولەم کرد لە ڕێگاکانی تریشەوە هینی لەگەڵا بکەم وتی هەر هەمووی بلۆک کردم و دایخستمەوە وتی وا مەزانی گاڵتە ئەکات یعنی یا هەر وەکو هینێکم لەگەڵاکە وتی دوای 3 ڕۆژ لەوەی کە پەیوەندی بە هیچ شێوەیەک هەموو پەیوەندیەکانی بچڕان وتی وەرەقەی تەلاقەکەشی بۆ ناردم بۆ ماڵەوە زۆر قورس بوو لەسرم زۆر ناڕەحەت بوو زۆر غەمبار بووم وام ئەزانی ئیتر وە کۆتایی ژیانمە دایکم زۆر دڵی دامەوە خێری تایە و کەس نازانێ خێر لە چیایەوە ئەمەت خێر لە چیا بێ ئاخر دای ئەختر ئەوە دیارێتر ئەمە خێری تیان نییە خێر لە چیا بێ وتی پاش 6 مان 7 مان کەسێکی تر هاتە داوام نەیەزانی بە مۆزعە بەم فەحس و فحوساتە وتم جوایی کەن بە هەر ینی نێتە داوام من بە تەمانی متر مێرد بکەم و ئەمانە چونکە حاڵەتەکەی من بەم شێوایە ئەڵێ باوکم وتی ئێدان چە لەگەڵ یا شتەکەی بە باسکەتر یا کابرا ڕازیە بێ یا ڕازی نابێ ئەڵێ بە ئیلحاحی باوکم دانیشتم لەگەڵ یا و پێم وت ها یەکەم قسە وتم من حاڵەتەکەی من ئاوایە ئەڵێ پێکەنی وتی جا دکتۆر شێبا دکتۆر بۆ خۆی قسە بکە کەس نازانێ قەدەری خوا چۆنە ئەمجا من کە بە تۆ ڕازیم بە هەموو شتێکی تۆ ڕازیم ئەڵێ زۆر سەیرما دوام ئەزانی یعنی سوحبەتم لەگەڵاکە بەڵام دوای ئەوە دەرکەوت زۆر بە جددیەتی و جاری دووەمیشەم هاتەوە و زۆر بە جددیەوە المهم وتی ناچاری کردم منیش ڕازی ببم و خواستم پاش ماوەیەک دوو گیان بوو زۆر دڵمان خۆش بوو زۆر منیش دڵم خۆش وا مەزانینە بەڵام لە 6 مانگان مناڵەکە لەبار چوو وتی کارە ساتێک بوو بۆم دەرکەوت کە قسەی دکتۆر هەمووی تەواوە لەو مەوزوعە وتی زۆر دڵی دامەوە زۆر دڵی دامەوە مێردەکەم وتی جاری دوام پاش ماوەیەک هەم دوو گیان بووم وتی لە نزیکی مناڵبوونە ئەم جارێکی تر لەبار چوو وتی مووقفەکە ئەمەنە قورس بوو لەسرم وتی ئەو هەر دڵیە دامەوە بەڵام نەمەزانی لە دوای ئەوەی کە من بخەوم و شەوان و ئەوانە ئەو هەڵەسێ شەو نوێژوی ئەکا و دوعام بۆ ئەکا وتی حتا ئەوەنە تەئسیری تێکرد بوو هەستمە کرد ئەویش زەعیف بووە یعنی پێوە دیار بوو ئەوە نەخۆی ماندووە کرد لە دوعاکردن و پاڕانەوە وتی پێم وتم بۆ وا خۆت عەزیەتە دەیت و دیارە توش خەفەتە خۆیتوانە وتی نە من هەبەس خەفەت بۆ تۆ خۆم بۆی تۆ خەفەتە خۆی ئەگینا من هیچ مشکلەیەکم نییە ئەڵێ پاش ماوەیەک خوای تەعالا جارێکی تر هەم دوو گیانی کردنیەوە ئەم جارە پیاوەکەم زۆر مراعاتیە کردم حەدنێ ئێڵە هەڵسم لەسەر جێگا خۆشی بەردەوام خزمەتی مەکرد تا خوای تەعالا گەیاندیە کاتی مناڵ بوون الحمدلله مناڵ بوو و مژدەکەش دەو ئەڵێ هەر نەمانەوە فەحسیش بکەین بزانم مناڵە کچە کوڕە چۆنە ئەمانە لەوەی کە ئەترساین لەبار بچێت ئەڵێ دوای ئەوە خوای تەعالا پێیداین دوو مناڵ بە یەکجا کوڕ و کچێک بە یەکجا خوای تەعالا دڵی خۆش کردین زۆر دڵخۆش بووین پاش ماوەیەک بۆم دەرکەوت لە ڕێگای خزم و کەسوکارەکانەوە کە ئەو کەسەی کە داوای منی کرد یەکەم جا و ڕەفزی کردم لەبەرەوەی من مناڵم نابێ و فەحسەکانم بەو شێوە دەرچوون ئەڵێ ژنێکی هێنا بوو دوای 3 و 4 ساڵ لەوەی کە مناڵیان نابوو فەحسیان کرد دەرکەوت کەوا ئەو پیاوە نەزۆکە و مناڵی نابێ ئەلێرا سوژدەم برد بۆ خوای پەروەردگار وتم یا ڕەبی خوایە نەک لەبەرەوەی دڵم خۆشە کە ئەو مناڵی نابێ
وتم يا ربي خوایە شکر بۆ تۆ ئەگەر من شوم بکردایەتە ئەو پیاوە تحملی ئەوم ناکرد بناڵم نەبێ بەڵام خوایە خۆت چاکی لێ ئەزانی خۆت باشی لێ ئەزانی کەس نازانێ خێر هاوە چیەوە خۆشەویستەکانم لە هەمان کاتە ئەبێ بزانی مەرجنی هەر شتێک تۆ حەزی لێ بکەی خێری تیابێ جاری وا هەیە هەندێ برا یان هەندێ خوشک پەیوەندیان بە منەوە کردووەتیانە مامۆسا دوعای خێرمان بۆ بکە مەسەڵەن کوڕەکە وتێتی دڵم ها بە کچێکەوە حەزەکەم بۆم بێ کوڕەکە وتێتی بەو شێوازە منیش پێم وتوت استخارە بکەن ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەی فێر کردووە کە ئەفەرمێ دوو ڕکات نوێژ بکە دوای ئەوە داوا بکە لە خوای تەعالی بڵێ خوایە تۆ عالم الغیبی هەموو شتێک لای تۆیە تۆ خاوەنی توانای بەسەر هەموو شتێکە یا ڕەبی خوایە ئەم کارەی من ئەگەر خێری تایە بۆ دین و دنیام بۆم ئاسان بکەی خێری تێ بخەی یا ڕەبی ئەگەر شەڕشی تایە بۆ دین و دنیام یا ڕەبی لێمی دوور خەیتەوە نەیکەیتە نەسیبم دوایش ڕازیم بکەی دڵیشم ڕازی کەی هەندێ برا یان هەندێ خوشک و توانە مامۆستا توخوا ئەمەیان مێڵێ ئەمەی ئەخیران مەڵێ یا بڵێ خوایە ئەگەر خێری تایە بۆمی بکە ئەگەر خێریشی تیانە هەر بۆمی بکە خێری تیا بکە بۆمی بکە وتم بابە نابێ کەس نازانێ خێر هاوە چیەوە کەس نازانێ خێر هاوە چیەوە یعنی لەوانەیە ئەوەی تۆ حەزی لێەکەی شەڕتی تیابێ لەوانەیە ئەوەی تۆ حەزی لێەکەی زۆر خراپ بێ تۆ هەنگاوی بۆ ئەنەی تۆ حەزی لێەکەی خراپە بەڵکو بڵێ خوایە چی خێری تایە ئەوە بکەی لەبەرەوە خۆشەویستەکانم ئینسانی ئیماندار ئەبێ ڕازی بێ بە بەشی خوای پەروەردگار ئەبێ قەناعەتی وا بێ کە ئەوەی خوا ئەیکا چاکە ئەوەشی خوا نایکە ئەوە خراپە بۆیە خوای تەعالی فەرمێ لکەی لا تەأسەو على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم زۆر غەمبار مەبە بە شتێکە لە دەست چوو لە ژیانە تۆ زۆر شتت لە دەست چووە زۆر غەمبار مەبە و زۆریش دڵخۆش مەبە بە شتێکە بۆت هات وەسەط دڵخۆشیت ئەبێ وەسەط بێ و غەمباریتیش ئەبێ حەد و حدودی دیاریکراوی خۆی هەبێ ناشکری نەکەی دووهەم شت خۆشەویستەکانم ئینسان دائیم خۆی تەسلیمی خوای پەروەردگار بکە بڵێ خوایە ئەوەی تۆ بۆم یەکەی چاکە حتى لە ئەندێ ئاثار هاتووە هەندێک بە حەدیثیش لە یەکێ دەنەوە ئەڵێن لو اطلعتم على الغيب لرضيتم بالواقع ئەگەر خوا غیبتان پێ پیشاندا غیب پەنهانەکانتان پێ پیشاندا یعنی داهاتووتان پێ پیشاندا بیبینی ڕازی ئەبی بەوەی خوا بۆتی داناوە نەک بەوەی خۆت حەزی لێەکەی چونکە خوا زۆر خۆشتیگەرەکە شتێکت پێ ئەدا کە خێرتی تایە بەس تو جاری وا هەیە مل بە ئادەی بۆیە خوای تەعالی لە سوورەتی غافرە لەسەر زمانی ئەو پیاو چاکە ئەفەرمێ وأفوض أمري إلى الله من کاروبارەکانی خۆم تەسلیمی خوای پەروەردگار کردووە إن الله بصير بالعباد خوای تەعالی خۆی بەندەکانی خۆی باش ئەبینی و ئەزانێت چی خێری تایە و چی شەڕی تایە بۆ ئەوان سێهەم شت خۆشەویستەکانم ئێمە کاتی خوا وعدێکی پێماندا دڵنیا بین کە خوا مخالفەی وعدی خۆی ناکات سەحابەیەک ئەڵێ زۆر بێتاقەت بووین زۆر عەزاب ئەدرایین لە خەبابی کوڕی ئەرەت ئەڵێ لە مەکە زۆر عەزابمانیان ئەدا خەڵکی مەکە زۆر هیلاکیان نەکردین ئەوەی ئیماندار بێ لەژێر عوقوبە و لەژێر سزایە بێ هەندێکەشمانیان ئەکوشت لەژێر ئەشکەنجەیە ئەڵێ منیش چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک سەحابە وتیان بۆ ناچیتە لای پێغەمبەری خوا داوا بکەی دوعا بکە خوا ڕزگارمان کە لە مۆزە ئەڵێ چووم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاڵی کەعبەیان نوێژێ کرد چووم وتم ئەی پێغەمبەری خوا تاکەی ئێمە تەحەمولی ئەم ناڕەحەتیە بکەین تاکەی ئەم بۆ دوعامان بۆ ناکەی خوا ڕزگارمان کاو لە مۆزە و ئەڵێ تەماشام کرد دەمچاوی پێغەمبەر تێک چوو ڕەنگی تێک چوو فەرمووی ئەزان ئێوە زۆر کەم سەبرن زۆر کەم سەبرن قەومەکانی پێشی ئێوە لەسەر دینەکەیان ئەممەنە بە ئارام بوون بە شانەی ئاسنین پێستەکەیان لەبان پشتیاندا ئەمەڵکان ئەوان هەر هەڵنا ئەگەڕیانەوە سەبریان ئەگرت بە منشار بە هەڕا ئەیانیان کردە دوکتەوە بەڵام ئەوان هەر سەبریان ئەگرت واللهی ئەم دینە سەرەکەوێ واللهی ئێمە لەسەر حەقین ڕۆژیە تێ لە فڵان شوێنەوە بۆ فڵان شوێن ئافرەتێک ئەتوانێت بە تاق و تەنیا بڕوا یا شوانێک ئەتوانێت خۆی و مەڕەکانی بڕوا بەبێ ئەوەی لە هیچ بترسێ ئیلا مەگەر لە گورگ نەبێ بڵێ لەوانەیە پەلاماری مەڕەکانم بدە جا ئەو کاتە وڵاتی عەرەب هەر عەشرەتێک خۆی بۆ خۆی دەوڵەتێک بوو
کەس نێتوانی لە وڵاتێک لە شوێنێک بچێ بۆ شوێنێک حتا وەلو کورتیش بواە مەسافەکەی کەس نێتوانی تێپەڕ ببێ بە ئاسانی ئەیان گرت ئەیان کوشت ماڵەکەیان داگیرە کرد بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە فلان شوێن بۆ فلان شوێن لەم پەڕی جەزیرەی عەرەبە بۆ ئەو پەڕی جەزیرەی عەرەب ڕۆژێ دێ ئەمن و ئەمان ئەوە نەزۆرە بێ کابرا بەبێ ترس ئەڕوا مەگەر لە ترسی گورگ بەس لە گورگ بترسێ کە پەلاماری مەڕەکەی بدە دەی بالفعل وابوو چەند ساڵێکی پێچوو خوای تەعالا ئیسلامی وا سەرخست دەوڵەتی ئیسلام وا زاڵ بوو ئەمن و ئەمانی بۆ خەڵکێنە ئێمە بێ قەناعەتمان وا بێ ئەوەی خوا و پێغەمبەری خوا بیفەرمن 100% وایە دڵنیابین بە وعدی خوا و پێغەمبەری خوا و دڵنیابین هەرچی خوا بهێنێتە ڕێگامان ئەوە خێری ئێمەی تایە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمەت پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە موفقمان بکەی سەرکەوتومان بکەی لە کاروبارەکانی ژیانمانە یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە ڕازی ئەبین بە قەدەری تۆ ڕازی ئەبین بەوەی تۆ بۆمانە داناوە یا رب العالمین یا ڕەبی بە شوێن کەوتوی ڕاستەقینەی پێغەمبەر حسابمان بکە صلی الله عليه وسلم یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکە شیفای نەخۆشەکانمان بدە احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکە هەر مسلمانی حەزەکان من دوعای خێری بکەم یا ڕەبی خوایە خێری دین و دنیا بخەیتە هەموو کارەکانی بۆ جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمە عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری فیتنە و ئاشوب و ئاژاوە و دووبەرەکی لە وڵاتە بنبڕ بکەی ئامین ئامین